پارەکەم بدە با بڕۆ. پایە ئەمە پارەکەت دەمێ بەرە بەحەقی قورئانی یەک دینارت نادەمێ. کورە قوسارە لەمنی نەدایە لەوەیدا ئەمەیار کورە بابە خۆ ئەمن کاشێ بجێ بدێ قوربانەتەوە. ئەمە نە باوکی ئەوم نە خاڵی ئەوم نە مامەی ئەوم نە کەسی ئەوم ئەمن ئەوەی هەنار ناسم ئەنیوە نییە ڕەشید والله زاوایە بووی نەبووی دیارە کاک بێژن بیان بیدەست پێکە. باش ئەم دەچم پارەکە لە خزم تاوەردەگەم. عادی بڕۆکە داچی ئەدیوە نیە کاکە داچی مایە بابین بردیە سەردانی گەیشتە خۆ داچی مایە بڕۆکە داچی گوناحە عادی سعدی گوناحە نییە بابە بڕۆکە داچی دەچمە دەهەم قەسابی. رشید وای رو بنتم دام شو دەناسێ تیناغم رشید تیناغم ایشەوەیە ئەو کوداهامی دەناسی ها نادا وەرە کوڕم پێم بڵێ دەهامی کو دەناسی دام چییە دەهەم قەساب برای ژنیەکەمدا. وای قڕت نۆ گیراوە سعدی لۆ توشەوەی دەزانی ئەرە دەبەسە دەبەسە بێزار بووم بەڵێ من وام کرد من پێم وت ئەمە پلانی من بوو چەند جار حەزم لە کادیلاک وتم بۆم بکرە بۆت نەکڕین منیش ناسار بەکری لای ئەمان هێنا پارەم نەبوو بیدەمێت یعنی ئەتە بەقە سوال لە خۆ کردبوو ها یعنی بە درۆت کردبوو سیناریۆیە یعنی وە بەڵێ سیناریۆیە لۆ بەشداری ئەو سیناریۆت کردە ها دەبێ هەزار مەترەقم لێ بدەم یەک دیناری دەکەم دەی دەچمەکە کاندامی. دەهام چیش بۆ مۆزەعەیە ئەتۆ کاری دەهامی پێ دەزانی باش پێزان چی پیشانی دای بزنە قوتە مانی وانی پێ سعدی بە قسەمەکەی پارەکەی بەرێ با بڕوە ئەمە وەیەتری بۆنێتەوە قسەمەکە باشە بێری ئەحبار دەهام بزانێ چەند بوو $500 تاو وەرە بەڵام بێگمەرجی والله وبالله وتالله بچێ لای دەهام قەسابیان مەوزوعی ژنی یەکەم ژنی دووەم لەلای خەڵکی باز بکەین چی خراپە پێت دەکەم سیقەیە کات فاروق لەم ڕازی بێ بەکەس زانیا. فاروق چییە؟ خاوەن ئیشەکەیەتی خاوەن مەعرەزەکەی زمانت چاوە بیسە دەست پێ کردەوە دەها هەندێک ساوی گەڕان تاوە